بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لتفسير سورة المؤمنون قيشتنا آتي السطو بينجو درسي كوتاي كخواي قورا لآتكاني في الشتر دا دوو یاسای باس کرد. یاسایەکیان بۆ چاکەکاران کە گوتمان هەر کەسێک لە دوای مردن یا لە دوا ڕۆژ تەرازووی چاکەکانی زۆرتر بێ لە خراپەکانی، ئەگەر بە یەک چاکەش چاکەکانی زۆرتر بوون و وەک دەڵێ تەرازوەکەی قورستر کرد، ئەو کەسە سەرفرازە. سەرفرازە بە مانای ئەوەی کە لە ئاگر ڕزگاری بووە و خوای گەورە بڕیاری چوونە باشتی بۆ دەدا، و هەر کەسێکیش خراپەکانی قورستر بوون لە چاکەکانی یا بە معنایەکی دیکە چاکەکانی سووکتر بوون لە خراپەکانی، بەبێ گومانی ئەو کەسانە زەرەرمەندن و خوای پەروەردیگار لە ناو ئاگردا بە نەمری دەیان هێڵێتەوە، دموچاو و لاشەیان دەسووتێنێ و شێوە و شکڵی دموچاویشیان تێک دەدا. دوای ئەوەی کە دەخرێنە ئاگر و لە ئاگردا دەسووتێندرێن، خوای پەروەردیگار بیریان دەخاتەوە کە چوونە ئاگر و چوونە جەهەنەم بەرهەمی کردەوەکانی خۆیانە. خوای گەورە پێیان دەڵێ ئەلەم تەکون ئایاتی توتلا عەلەیکوم، ئەلەم تەکون، ئایا ئێوە نەبوون کە ئایاتی بەڵگە و نیشانەکانی من توتلا عەلەیکوم دەخوێندرایەوە بەسەرتاندا، بەڵام فەکونتم ئێوە لە دنیادا بیها بەو بەڵگە و نیشانانەی کە بەسەرتاندا دەخوێندرایەوە توکەذیبون بێ باوەڕ دەبوون و بە درۆتان دەزانین. ئەلەم تەکون ئایاتی، ئایا ئێوە نەبوون کە ئایاتی بەڵگە و نیشانەکانی من توتلا عەلەیکوم دەخوێندرایەوە بەسەرتاندا، فەکونتم بیها ئێوە بەو بەڵگە و نیشانانەی کە دەخوێندرایەوە بەسەرتاندا توکەذیبون بێ باوەڕ دەبوون و بە درۆتان دەزانی. ئەلەم تەکون، ئایا ئێوە نەبوون کە ئایاتی بەڵگەکانی من نیشانەکانی من توتلا دەخوێندرایەوە عەلەیکوم بەسەرتاندا لە ڕێگای پێغەمبەرانەوە یا لە ڕێگای ئیماندارانەوە، بەڵام فەکونتم ئێوە لە دنیادا عادەتتان وابوو بیها بەو بەڵگە و نیشانانەی کە بەسەرتاندا دەخوێندرایەوە توکەذیبون بێ باوەڕ دەبوون بە درۆتان دەزانی، ئیمانتان پێ نەدەهێنا. ئەوانش دەڵێن قالو، گوتیان یا دەڵێن ڕەببەنا، ئەی پەروەردیگارە، غەلەبەت عەلەینا، غەلەبەت عەلەینا زاڵ بوو بەسەرماندا، شقوەتونا بەدی و بەدبەختی خۆمان، وەکوننا و ئێمە قەومەن کەسانێکی ضالین ڕێگە لێون بوو بووین، کەسانێکی سەر لێ شێواو بووین، بۆیە گوێمان لە ئایەتەکان نەگرت، گوێمان لە پێغەمبەرەکان نەگرت و سوودمان لە نیشانەکانی تۆ وەرنەگرت. قالو دەڵێن ڕەببەنا، ئەوە نەوعێک لە بیان و هێنانەوەیە بۆ خراپەکاریەکانی خۆیان، دەڵێن ڕەببەنا ئەی پەروەردیگارە، غەلەبەت عەلەینا، غەلەبەت سەر زاڵ بوو سەرکەوت بەسەرماندا، شقوەتونا، شقوە یعنی بەدی و بەدبەختی خۆمان، یعنی وەک دەڵێ وەگەوەی بڵێن خەتای ئێمە نەبوو، هەر بە بەدبەخت و چارەڕەش دروست کرابووین. وەکوننا قەومەن، ئێمە کەسانێک بووین ضال بووین، ضال یعنی لە ڕێگای ڕاست لاماندا بوو، سەرمان لێ شێوا بوو، گومڕا بووین. بەڵام ئایا طبعا ئەو قسانە دەیان خوات؟ بێگومان نا، چونکە خوای گەورە هیچ کەسێکی بە بەدبەخت دروست نەکردووە، بە بەڵگەی ئەوەی کە خوای گەورە هەر مەخلووقێک هەر مرۆڤێکی دروست کردبێت بە فیتڕەتی سەلیم و بە ئیمانداری دروستی کردووە، تا ئەو کاتەشی باڵغ دەبێت طبعا کەسەکە هیچی لەسەر حیساب نییە و ئەگەر دەوروبەر لێی گەڕێت و بۆ خۆی ڕێگای خراپە نەگرێ، خوای گەورە ڕێگای چاکەی هەر بە سروشت و بە فیتڕەت پیشانی ئێمە داوە. ئەوە یەک. پاشان پێغەمبەری بۆ ناردووین، قورئانی بۆ ناردووین، ئەو هەموو موعجیزە و نیشانانەی پیشان داوین، بەگوێی داداوین. ها ئینسان ئەگەر دەرسی لێ وەرنەگرێت و پەندی لێ وەرنەگرێت تاوانبارەکە خۆیەتی، بەڵام ئەوان دەیانەوێت تاوانەکەی تۆزێک لەسەر خۆیان
هەڵگرن تۆزێک عوزر بۆ خۆیان بێننەوە بۆیە دەڵێن قالوا گوتیان ربنا ئەی خوایە غەلەبەت علينا غەلەبەت یعنی سەرکەوت و زاڵ بوو بەسەرماندا بەدی و بەدبەختیمان یعنی وەگەوەی دەسەڵاتی خۆمانی تێدا نەبوو بە بەدبەخت و چارەڕەش دروستکرا بووین و وەک دەڵێ زاڵ بوو بەسەر جەستە و لاشە و دڵماندا وەکونا قەومەن و ئێمە لە دنیادا کەسانێکی ضال گومڕاو سەر لێ شێواو بووین ربنا دەڵێن ئەی پەروەردگارە ئەخرجنا منها ئەخرجنا بمان هێنە دەرێتەوە ئەو جارە لەو ئاگرە فەئین عودنا ئەگەر جارێکی دیکە گەڕاینەوە سەر خراپە و خراپەکاریەکان و تاوانکاریەکانمان فەئیننا ظالمون بێگومان ئێمە لە ڕیزی ستەمکارانین ربنا ئەی پەروەردگارە ئەخرجنا منها بمان هێنە دەرێ لەو ئاگرە لەو سزایە لەو عەذابە فەئین عودنا ئەگەر گەڕاینەوە سەر خراپە و خراپەکاریەکانمان فەئیننا ظالمون بێگومان ئێمە لە ستەمکارانین ئەو کاتە هیچ عوزرێک و هیچ بیانوێک و هیچ قسەیەکمان نامێنێ بەڵام خوای گەورە لێیان وەردەگرێ قسەکەی بێگومان نا چونکە خوای گەورە لە دنیادا هیچ کەسێک نامرێنێ هەتا ئیقامە حوجەی لەسەر نەکرێ و ئەگەریش کەسێک لە دنیادا هەبێ بنمونە پەیامی خوای پێنەگەیشت بێت و دەنگ و باسی پێغەمبەرانی نەبیست بێت و باسی قیامەتی نەبیست بێ خوای گەورە ئەو جۆرە کەسانە هەر سزا نادا بەڵام زۆرینەی خەڵکی پێش ئەوەی بمرێ خوای گەورە عەقڵی پێداوە ئەوە یەک چاوی پێداوە بینینی پێداوە بیستنی پێداوە جارە هەر بەوانە دەکرێت ئینسان کۆمەڵێک حەقیقەت و ڕاستی تێبگا زیاد لەوەش خوای گەورە پێغەمبەرانی ناردووت و بە پێغەمبەرانیشدا پەیامی ناردووە بۆیە خوای گەورە دەفەرمێت قالە خوا فەرمووی ئیخسەئو بێدەنگ بن قسە نەکەن فیها لەناو ئەو سزایەدا وەلا توکەلیمون یەک قسەش نەکەن گوێتان لێ ناگیرێ وشەی ئیخسەئو وشەیەکە لە ناو خەڵکیدا بۆ بێدەنگکردنی سەگی بەکاردێ کاتێک سەگ دەوەڕێنێت و دەحەپێنێ خاوەنەکەی تێی دەخوڕێ لە ناو عەرەبیدا بێت ئیخسە یعنی بێدەنگ بە کە لە کوردیدا کەلیمەی دیکەی بۆ بەکاردەهێنرێت خوای گەورە وەک دەڵێ تەعزیبێکی جەستەیی و بێدەنگکردنێک کە ڕووی قسەکردنیان نەبێتەوە خوای گەورە پێیان دەفەرمێ ئیخسەئو بێدەنگ بن فیها لەناو ئەو سزایەدا وەلا توکەلیمون هیچ قسەیەکیش نەکەن لە مەودووە هیچ قسەیەکم لەگەڵ نەکەن و هیچ داوا و داواکاریەک نەکەن چونکە گوێتان لێ ناگیرێ قال اخسأوا خوای گەورە فەرمووی بێدەنگ بن فیها لەناو ئەو سزایەدا وەلا توکەلیمون و بە هیچ شێوەیەکیش قسەم لەگەڵ نەکەن سەبارەت بۆی کە سزاتان لەسەر لا ببم یا سزاتان لەسەر سوکەم بۆ چونکە ئینەهو بێگومان ئەوان کانە فەریق من عیبادی ئینەهو بێگومان ئەو سزای کە تووشی ئەوان بووە هۆکارەکەی چییە کانە فەریق من عیبادی کان یعنی هەبوون لە دنیادا فەریقون کۆمەڵێک من عیبادی لە بەندەکانی من یەقولون دەیان گوتی ربنا ئامەنا ئەی پەروەردگارە ئێمە ئیمانمان هێناوە ئەوە یەک فەغفیر لەنا خوا تۆش خۆش بە لە گوناهەکانمان وەرحەمنا بەزەیت پێمان دابێتەوە وەئەنتە خەیڕ الڕاحمین تۆ چاکترین کەسێکی کە بەزەیت بێتەوە بە بەندەکانتدا میهرەبانیت هەبێ لە بەرامبەر عەبدەکانتدا لە بەرامبەر دروستکراوەکانتدا لەناو سەحابەکانی پێغەمبەردا بیلالی حەبەشیە خەبابە سەلمانی فارسیە ئەوانەی ئیمانیان بە پێغەمبەر هێنابوو صلی الله علیه وسلم بەردەوام دەپاڕانەوە لە خوا کە خوای پەروەردگار لەو گوناه و تاوان و خراپانەی کە پێش ئیمان هێنان کردویانە خوا لێیان خۆش بێ بەڵام بتپەرستەکانی مەککە لە جیاتی ئەوەی ڕێزیان لێ بگرن یا وەکو ئەوان ببنە ئیماندار وەکو ئەوان ببن بە موسڵمان ئێستا دەیگەینی لە ئاەتەکە دیکەدا گاڵتەیان پێدەکردن و پێیان ڕادەبواردن لە تۆڵەی ئەوەی کە ئەوان لە دنیادا گاڵتەیان بەو کەسانە کردووە کە لە خوا پاڕاونەتەوە لە تۆڵەی ئەوەی کە لە دنیادا پێکەنیون بە کەسێک کە ڕووی کردۆتە خوا و داوای میهرەبانی خوای پەروەردگاری کردووە خوای گەورە کەسەکەی خستۆتە ناو ئاگر و دەیان خاتە ناو دۆزەخەوە بۆیە گاڵتەکردن بە خەڵکی موسڵمان و ڕابواردن بە خەڵکی موسڵمان لای خوای گەورە
یەکێکە لەو گوناهانەی لەو تاوانانەی کە خوای گەورە سزای بۆ داناوە لە ناو ئاگردا. ئینەهو کانە بێگومان ئەو سزایە لەبەر چیە؟ لەبەر ئەوەیە کانە فەریقون من عیبادی، هەبوون کۆمەڵێک لە بەندەکانی من یەقولونە دەیانگوت ڕەببەنا ئەی پەروەردیگارە ئامەنا ئێمە باوەڕمان هێنا فەغفیر لەنا تۆش خۆش بە لە گوناهەکانمان وەرحەمنا بەزەیت پێمان دابێتەوە وەئەنتە خەیڕ الڕاحمین تۆ باشترین کەسێکی کە سۆز و میهرەبانیت هەبێ لە بەرامبەر بەندەکانتدا کە ئەوە یەکێکە لە دوعا قورئانیەکان و یەکێکە لەو دوعانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم و سەحابە زۆر خوێندویانە. ڕەببەنا ئامەنا ئەوە ئیعترافە ئەی خوایە من ئیمانم هێناوە بە هەموو ئەو شتانەی کە پێویستە ئیمانم پێیان هەبێ تۆش لە گوناهەکانم خۆش بە لە گوناهەکانم خۆش بە یعنی لەسەر گوناهەکانم مەمخە ئاگرەوە بەزەیت پێم دابێتەوە یعنی بە ڕەحمەتی خۆشت بمخە ناو بەهەشتەوە ئینجا تۆ چاکترین کەسێکی کە بتوانی یا دەتوانی دەسەڵاتت هەیە بەزەی و سۆزی خۆت بەکاربێنی لەگەڵ عەبدەکانتدا. ئەو کەسانەی کە لە ناو ئاگردا دەسووتێن و دەپاڕێنەوە و دەلاڵێنەوە و دەیانەوێ خوا سزایان لەسەر سوکە هۆکاری چوونە ئاگرەکەیان چییە؟ خوا دەفەرمێ فەتەخەذتموهم ئێوە ئەو ئیماندارانەی کە ئاوا دەپاڕانەوە ئێوە گرتانن کردتانن بە سیخریگەن بە جێگای گاڵتەکردنی خۆتان پێتان ڕادەبواردن پێیان پێدەکەنین حتا ئەنسەوکم ذیکری هەتا وای لێ هات گاڵتەکردنتان بەوان وای لێکردن کە یادی منتان لەبیر چێتەوە لەبەر ڕابواردن و پێکەنین و وەک دەڵێ بە سوک تەماشاکردنی ئەو ئیماندارانەی کە خوا دەناسن و لە خوا دەپاڕێنەوە ئێوە بۆ خۆتان لەبیرتان چوویەوە قورئانەکەی من گوێ لێ بگرن ئامۆژگاریەکانی من وەرگرن دەرس و عیبرەت وەرگرن لەوەی کە بۆم ناردوون وەکونتم و ئێوە عادەتتان وابوو منهم بەو ئیماندارانە تەضحەکون پێدەکەنین بۆیە سزای پێکەنین و ڕابواردن و گاڵتەکردن بە کەسی ئیماندار بریتیە لە ئاگر و لە سزا هەتا ئەگەر کەسەکە ئیمانداریش بێ ئیمانداریش ڕابوێرێ بە کەسێکی دیکە گاڵتە بە کەسێکی دیکە بکات چونکە هەر بۆ کافرین نیە یا ئەیها الذین ئامنوا لا يسخر قوم من قوم خوای گەورە بە ئیماندارانیش دەفەرمێ با کۆمەڵێکتان گاڵتە نەکەن بە کۆمەڵێکی دیکەتان زۆر جار ئەوانەی گاڵتەیان پێدەکرێ چاکترن لەوانەی کە گاڵتە دەکەن ئەوانەی گاڵتەیان پێدەکرا ئێستا دەیگەیرێ خوای گەورە لە ناو بەهەشدا ئیستیقبالیان دەکا و پێشوازیان لێ دەکا ئەوانەی گاڵتەیان کردووە لە ناو جەهەنەمدا هاوار دەکەن و دەلاڵێنەوە و دەپاڕێنەوە بەس بۆ ئەوەی تۆزێک عەزابیان لەسەر سوک ببێ. خوا دەفەرمێ فەتەخەذتموهم ئێوە ئەو ئیماندارانەی کە لە خوا دەپاڕانەوە گرتتانن کردتانن بە سیخریگەن بە جێگای گاڵتەکردن و ڕابواردنی خۆتان حتا ئەنسەوکم هەتا گاڵتەکردنتان بەوان لەبیری بردنەوە ذیکری یادی من وەکونتم منهم ئێوە بەو ئیماندارانە عادەتتان وابوو تەضحەکون پێدەکەنین. ئەو جا خوا دەفەرمێ ئینی جەزەیتهم اليومە ئەو جار خوای گەورە ڕوو لە ئیماندارەکان دەکا ئەوانەی گاڵتەیان پێکراوە لەسەر دین لەسەر ئیمان هێنان لەسەر ڕووکردنە خوا دەفەرمێ ئینی بێگومان من جەزەیتهم اليومە پاداشتی ئەوانم دایەوە کە ئێوە گاڵتەتان پێدەکردن بما سەبڕوا بەهۆی ئارامگریانەوە ئەو جار ئەنەهم بەبێ گومانی ئەوانەی گاڵتەیان پێکرا بوو لەسەر دین لە دنیادا هم الفائزون بەبێ گومانی لەسەر فرازانن لە بەختەوەرانن و لە ناو کانیا و ڕووبار و خۆشیەکانی بەهەشدا ژیان دەکەن و ژیان بەڕێ دەکەن. ئینی بێگومان من جەزەیتهم پاداشتی ئەوانم دایەوە ئەلیەومە ئەمڕۆ کە قیامەتە بما سەبڕوا بەهۆی ئەوەی کە ئارامیان کرد لە سەر گاڵتەکردن و ئەزیەتدان و تەعزیبدان خۆڕاگەر بوون ئیمانیان نەدۆڕا بێتاقەت نەبوون نائومێد نەبوون خوای گەورەش بەچی پاداشتی دانەوە فەرمووی ئەنەهم بێگومان ئەوان هم بەتەنها ئەلفائزون لەسەر فرازانن لە بەختەوەرانن. ئەو جار خوای گەورە ڕوو لە خەڵکی دەکا لە قیامەتێ تەمەن ئیمانداریش وە کافریش پرسیاری لێ دەکرێ قالە خوای گەورە فەرمووی یا دەفەرمێ کەم لەبیستم فی الئەڕض عەدەدە سینین
كم لبثتم وتسن ما ولا الزويدة عدد سنين عدد يعني بجماري سالة كان تسن صال لدنيا دا مانوا قالوا لبثنا يوما أو بعض يوم قالوا قتيان لبثنا ما من تولى دنيا دا يوما أو بعض يوم روجك يان بعض يوم كم تل روجك بشيك لروجك يعني روجك تواوجنا فاسأل العادين برون اگر بروامان پێناکەی پرسیار لەوانەش بکە کە عادین يعني ئەوانەی کە ژمارەی دەزانن ئەوانەی دەتوانن ساڵ و ڕۆژەکان بژمێرن و حساباتی بکەن ئەوانەی محاسبن ئەوانەی دەتوانن سەریان لە ساڵ و مانگ و ڕۆژەکان دەردەچێ بڕۆ لەوانش بپرسە ئەوانش هەروا دەڵێن ئەوانش هەمان قسە دەکەن فعلا دنیای ئەگەر بەراوردکەی بە قیامەتێ بۆ ئیمانداریش و بۆ ئینسانی کافریش تەنها وەکو ئەوەی وایە ڕۆژێک یان کەمتر لە ڕۆژێکیش مابنەوە طبعا حەدیثی لەسەرەکە پێغەمبەر دەفەرمێ کاتێک کە خوای گەورە بەهەشتەکان دەخاتە بەهەشتێ و ئەهلی ئاگر دۆزەخیەکان دەخاتە دۆزەخێ خوای گەورە بە بەهەشتەکان دەڵێ چەند ماونەتەوە لە بەژمارەی ساڵەکانتان ئیماندارەکانیش دەڵێن لەبیثنا یەومەن ئەو بەعض یەومین ڕۆژێک یان کەمتر لە ڕۆژێک خوای گەورە پێیان دەفەرمێ کەواتە چاکترین شتێک کە ئێوە کرد بێتانن لەو ڕۆژە و لەو کەمتر لەو ڕۆژەیدا ئەوە بۆ کە خۆتان شایستەی ئەو بەهەشتە کردووە و بەهۆی ئەو کەمان ڕۆژانەوە لەناو ئەو ناز و نێعمەتە هەمیشەییانەدا بمێننەوە پاشان خوای گەورە لە جەهەنەمیەکان دەپرسێ ئێوە چەند ماونەتەوە ئەمانیش هەمان وەڵامیان هەیە دەڵێن بەڵێ خوایە ڕۆژێک یا کەمتر لە ڕۆژێک ماوینەتەوە خوای گەورەش بەوانش دەڵێ دەی ئێوەش مادام زانیوتانە دنیا تەنها ڕۆژێکە یا کەمتر لە ڕۆژێکە بەڵام خۆتان لێ نەپاراستووە ناری وەسەخەتی لەناو ئاگر و تووڕەیی مندا بمێننەوە ئومکوثو فیها خالیدینە مخەلیدین بە نەمری و بە هەتایی لەناو ئەو ئاگرەدا بن فعلا دنیا بۆ کەسی چاک و بۆ کەسی خراپش لە چاو قیامەت تەنها ڕۆژێک یا کەمتر لە ڕۆژێکیشە جا خۆشی لەوەی تەبان لەو تەمەنەکەمەدا دەتوانێت ژیانی پڕ لە نازوێ نعمەتی هەمیشەیی بەهەشت بۆ خۆی مسۆگەرکە کە مردن و ناخۆشی و زەحمەت و ماندووبوونی تێدا نییە ئەوەی نەفست بیەوێت و چاوت بیەوێت و گوێت بیەوێ خوای گەورە پێت دەبەخشێ لە بەرامبەر لە تەمەنێکی کەم مادام خوات تێدا ناسیوە خوای گەورە ژیانێکی هەمیشەییت پێدەدا بە پێچەوانەشەوە ئەگەر لەو تەمەنە کەمەدا ئینسان زانی بێتی دنیا کەمیشە بەڵام هەر خوای نەناسیوە و خۆی نەپاراستووە بەهۆی ئەو ساڵەکەمانەوە عەذاب و سزای قیامەتی بۆ خۆی مسۆگەر کردووە ئاەتی 112 دەڵێ قالە خوا دەفەرمێ کەم لەبیثتم ئێوە چەند ماونەتەوە فی الئەڕضی لە زەویدا عەدەدە سینین عەدەد یعنی بەژمارەی ساڵەکان کەس ناڵێ ساڵێک و 2 ساڵ قالوا گوتیان لەبیثنا ماوینەتەوە لە دنیادا یەومەن ئەو بەعض یەوم ڕۆژێک یا کەمتر لە ڕۆژێکیش طبعا ئەوانەی لە ئاگردانە لەبەر سەختی ئاگرەکە و سەختی سزایەکە فعلا هێندە بە زەحمەت کاتیان لێ دەڕوا هێندە کاتیان بە قورسی بەسەردا تێتەپەڕی فعلا وا دەزانن ژیانی دنیا تەنها ڕۆژێک بووە یا کەمتر لە ڕۆژێکیش بووە و ئەوەشی کە لە ناو بەهەشتێدا خوای گەورە خستوویەتی خۆشیەک کە ئەو خۆشیەی طبعا قەت بە مێشک و خەیاڵیشی دانەهاتووە بۆیە لە خۆشیان طبعا ئەگەر ساتێکی کەمیش بێ هێندەی لەزەت و خۆشی لێبینیوە خۆشیەکانی دنیای هیچ لەبیر نەماون بۆیە ئیمانداریش هەر دەڵێ ماوینەتەوە ڕۆژێک یا کەمتر لە ڕۆژێک فەسئەل العادین یعنی بڕۆن پرسیارکەن لەوانەشی کە ژمارە دەزانن و دەزانن شتەکان بژمێرن قالە خوای گەورە پێیان دەڵێ ئیل لەبیثتم ئیلا قەلیلا یعنی ما لەبیثتم ئێوە نەماونەتەوە لە دنیادا ئیلا قەلیلا تەنها ماوەیەکی کەم نەبێ ئینسان ئەگەر 1000 ساڵی ژیا بێ کە کەسمان ئەوەندە ناژیین طبعا قەدیم هەبووە طبعا 1000 ساڵ و 2000 ساڵی ژیاوە ئەوانیش هەر پێیان وایە ڕۆژێک یا کەمتر لە ڕۆژێک ماونەتەوە چونکە نە ئیماندارەکە تەمەن ناخۆشیەکانی دنیای لەبیر دەمێنێ لەبەر خۆشیەکان
نا ئەوانەشی جەهەنەمین لەبەر سەختی سزایەکەی تەوە نەگەر ژیانیان هەمووش خۆشی بوو بێ هیچیان لەبیر نەماوە قال خوا دەفەرمێ ئیلا بیستم ئێوە نەماونەتەوە لە دنیادا ئیلا قەلیلا تەنها ماوەیەکی کەم نەبێ لەو ئەنەکم کنتم تعلمون لەو یعنی ئەگەر ئێوە بە دڵنیاییەوە دەتانزانی و تێدەگەیشتن و حاڵی دەبوون یعنی قەت ئاواتان نەدەکرد ئەگەر دەتانزانی دنیا ئەها لە چاو قیامەت هێندە کەمە هێندە کەم نرخە هێندە کەم بایەخە هیچ کات بۆ دنیای کاتی هیچ کات بۆ ڕۆژێک و کەمتر لە ڕۆژێکی ئینسان خۆی تووشی بەدبەختی و تووشی نەڕەحەتی نەدەکرد لەو ئەنەکم ئەگەر ئێوە کنتم یعنی ئەوانەتان کە ئێستا لەناو سزا و لەناو ئاگردانە تەعلەمونە ئەوەتان دەزانی قەت ئاوا خۆتان تووشی بەدبەختی و تووشی ناڕەحەتی نەدەکرد ئەو جار خوای گەورە دەفەرمێت ئەفە حەسیبتم ئایا ئێوە وا گومان دەبن پێتان وایە ئەی ئینسانەکان ئەنەما خەلەقناکم کە بەبێ گومانی ئێوەمان دروست کردووە عەبەثەن بە هەوەنتە بەبێ هودا بەبێ مەبەست هەر بۆ وەک دەڵێ ڕابواردن و کات بەڕێکردن دەکرێشتیوە ئەو جار وەئەنەکم و بەبێ گومانی پێتان وایە کە ئێوە ئیلەینا بۆ لای ئێمە لا تورجعون ناگەڕێندرێنەوە دەکرێت بێگومان نا ئەفە حەسیبتم ئایا پێتان وایە وا گومان دەبن ئەنەما خەلەقناکم کە بەبێ گومانی ئێوەمان دروست کردووە عەبەث یعنی بەبێ هودە و بەبێ بەرنامە و بەبێ یاسا و بەبێ شەریعەت و وەک دەڵێ بەرەڵای دنیامان کردوون و هیچ لێپرسینەوە و محاسەبەیەک بە دوای ئەو ژیانەدا نایە وەئەنەکم و بەبێ گومانی ئێوە ئیلەینا بۆ لای ئێمە لا تورجعون قەت ناگەڕێندرێنەوە شتی وا دەبێ ئەفە حەسیبتم ئایا وا گومان دەبن ئەنەما خەلەقناکم کە بەبێ گومانی ئێوەمان دروست کردووە عەبەثەن یعنی بە هەوەنتە و وەک دەڵێ بەبێ مەبەست ئەو جار وەئەنەکم و بەبێ گومانی ئێوە پێتان وایە کە ئێوە ئیلەینا بۆ لای ئێمە لا تورجعون ناگەڕێندرێنەوە خوا دەفەرمێ فەتەعالە الله بەرزی و بڵیندی بۆ خوا کە خوای گەورە شتێکی دروست کرد بێت و مەبەستێکی نەبوو بێ مێشولەیەکی دروست نەکردو خوای گەورە بەبێ مەبەست مێر و وەک دەڵێ مێشێکی دروست نەکردو خوا یاسای بۆ دانە نابێ هەر نەک مرۆڤ کە خوای گەورە کەون و بوونەوەری لەبەر خاتری مرۆڤ و مرۆڤی بۆ بەندایەتی دروست کردووە کە وەزیفەکەی لەی هەمووان گەورەترە کە ڕەب العەرش الکەریم کە پەروەردگاری عەرشی بەڕێز و گەورەیە فتعالى الله بەرزی و بڵیندی بۆ خوا کە ئەلمەلیک کە خاوەن و وەک دەڵێ ساحیبی ڕاستەقینەی هەموو دروستکراوەکانیەتی لا ئیلاهە ئیلا هوە هیچ کەسێک نییە شایانی بەندایەتی بۆ کردن بێ بەڕاستی جگە لە ئەو کە ڕەب العەرش کە پەروەردگاری عەرشی ئەلکەریم عەرشی جوان و ڕازاوە و بەڕێز هەر خوای پەروەردگارە خۆیەتی کە خاوەنی عەرشە خاوەنی مەخلوقات و دروستکراوەکانی کەشێتی ئەو جار وەمەن یەدعو مع الله ئیلاها ئاخر وەمەن یەدعو هەر کەسێک بپەرستێ بپاڕێتەوە مع الله لەگەڵ ذاتی الله ذاتی خوا ئیلاها ئاخرە لە پەرستراوانێکی دیکە لا بورهانە لەه به لا بورهانە ئەو کەسە هیچ بەڵگەیەک نییە بۆی لەسەر پەرستن و پاڕانەوە لە غەیری خوا ئەو فەئینەما بێگومان ئەو کەسە حیسابه لێپرسینەوەکەی و سزادانەکەی عند ربه لەکن پەروەردگاریەتی ئەو جار ئینەه لا یفلح الکافرون بێگومان خوای گەورە سەرفراز و بەختەوەر ناکە ئەوانەی کە بێ باوەڕن ومن يدعو هر کەسێک بپەرستێت یا بپاڕێتەوە و بلاڵێتەوە مع الله لەگەڵ خوادا لە ئیلاهەن ئاخر لە پەرستراوێکی دیکە جا پەرستن بە هەموو جۆرەکانی کەسێک بنمونە نوێژ بکا بۆ کەسێک جگە لە خوا بپاڕێتەوە لە کەسێک جگە لە خوا بترسێ لە کەسێک جگە لە خوا کەسێکی دیکەی خۆش بووێ بەقەدەر خوا تەوەکول و پشت بە کەسێکی دیکە ببەستێ لەگەڵ خوا کەسێک حەڵاڵ و حەرام لە غەیری خوا وەربگرێ ئەوانە هەموویان پەرستنن هەر کەسێک لەگەڵ ئەڵڵادا خوایەکی دیکە بپەرستێ بە هەموو معناکانی پەرستن و بەندایەتی کردن کە لا بورهانە لەه به کە هیچ بەڵگەیەک بۆ ئەو کەسە نییە به لەوەی کە غەیری خوا بپەرستێ
خوای گەورە هیچ بەڵگە و بیانوێکی نەداوە بە هیچ کەسێک کە بۆی هەبێ جگە لە خوا بەندایەتی بۆ کەسێکی دیکە بکە فإنما حسابه بێگومان لێپرسینەوەی ئەو کەسەی عند ربه بەس لەکن پەروەردگارەتی یعنی سزا و عقوبەکەی بەس خوا دەیدا و لێپرسینەوەکەی لە دنیادا ناکرێ إنه بێگومان خوای گەورە لا يفلح الكافرون سەرفراز ناکە ئەوانەی کە بێ باوەڕن پاشان دەفەرمێ وەقل بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەی ئیماندار بەبەردەوامی رب اغفر ئەی خوایە خۆش بە لە گوناهەکانم لە تاوانەکانم وەرحەم بەزەیشت بێتەوە پێمدا وأنت خير الراحمين تۆ باشترین کەسێکی کە ڕەحم و میهرەبانیت هەبێ لە بەرامبەر بەندەکانتدا وەقل ڕەبی بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم یا ئەی ئیماندار بەردەوام ئەو دوعایە بکە بڵێ ڕەبی غفیر خوایە خۆش بە لە گوناهەکانم لە تاوانەکانم لە خراپەکانم چونکە طبعا هیچ کەس نییە بێگوناه بێ و ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم پێویستی بە ئیستیغفار بێ کە خوا پاراستوویەتی لە گوناه بێگومان خەڵکی دیکە و ئێمە زیاتر پێویستمان پێیەتی وەرحەم بەزەیشت پێماندا بێتەوە یعنی بەڕەحمی خۆت لەگەڵمانکە بە میهرەبانی خۆت لەگەڵمانکە و بمانخە بەهەشت و نیعمەتەکانتەوە وأنت خير الراحمين تۆ باشترین کەسێکی کە ڕەحم و میهرەبانیت هەبێ لە بەرامبەر بەندەکانتدا صلی الله على سيدنا محمد وعلى آله وصحبه